شاری کفری بەداخەوە تا ئێستا یەکەی نیشتەجێبوونی تیا دروست نەکراوە لەلایەنەوە بەرهێنانەوە. هەستکردن بەو مەسئولیاتە ئێمە وەکو ئیداری شار و شارەوانی کفری هەستاین بە ئیجراعاتکردن بۆ ئەوەی بتوانین هەزار یەکەی نیشتەجێبوون لە شاری کفریا دروست بکرێن. و ئەمەش تەبعەن بە هیمەتی بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان و هەروەها بەڕێز کاک سەلاح کوێخا هەموو ئامادەکاریەکمان بۆی کردووە و نووسراوەکانمان بەرز کردوێتەوە و ئەو پارچە زەوێش کە ئێستا 1/4 ئەوە لە پشتی خۆمانەوەتە ئەیبینن دامان ناوە 208 دۆنمە. بە سوپاسەوە ئەم داواکاریمان گەیانە جەنابی کاک قوباد لە ڕێگای بەڕێز کاک سەلاح کوێخاوە بە خۆشحاڵیەوە ئیش ڕەزامەندیدا پێش 7 مانگ 8 مانگ پێش ئێستا. بە خۆشحاڵیەوە جەنابی کاک سەلاح پەیوەندی کرد لەگەڵ دەستەی وەبەرهێنانە لە هەولێر بە تەلەفۆن وعدی ئەوەیان پێدا کە لەم ڕۆژانە ئیش و کارەکان تەواو بێ. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیوەڕۆ لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیانەوە ئاگاداریان کردینەوە کە ڕەزامەندی درراوە و نووسراوەکەیش دەرچووە.